ئەچینە لای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان و باسەوە دەکەین کا پرسی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان یەکێکە لەو پرسانی کەوا بڕیارە لە وەرزی یاسادانانی پەرلەمانی کوردستاندا کاری لەسەر بکرێت. لەمڕۆ پرسین ڕاوبۆچوونی لایەنە کوردستانیەکان لەبارەی نووسینەوەی دەستور چێ و هەروەها بوونی دەستور و کارپێکردنی دەستور تا چەند گرنگە و هۆکارە بۆ بەهێزکردنی قوارەی هەرێمی کوردستان. ئایا کارەکان بۆ نووسینەوەی دەستور لەسەر ئەو ڕەشنووسەی دەستور دەبێت کە لە سەرەتادا هەبۆ یاخۆت دەستورێکی نوێ دادەڕێژرێت؟ ئێمە ئەم پرسیارانە و کۆمەڵێک پرسیاری دیکە لە میوانەکەمان دەکەین کە ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانەویش ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسیە. کاک ئارام بەیانیت باش بێت و سڵاوت لێ بێت. دەمەوێت بپرسم کە دەزانین کە لە ئێستادا و لە ماوەی ڕابردووشدا چەند هەوڵێکە بووە چەندین هەوڵ لەلایەن لایەنە سیاسیەکانەوە هەبوو بۆ ئەوەی کە دەستور دابنرێت یاخۆت هەرێمی کوردستان بێتە خاوەنی دەستورێک و لە ڕابردووشدا ڕەشنووس هەبووە و دوێنێش کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان لەسەر هەمان پرس بووە. دەپرسم کە ئەم هەوڵانە چۆن هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و تا چەند لە جێگەی خۆیاندا بۆ و بە شێوەیەکی جدی هەوڵەکان راوە. بەینتان باش، زۆر سپاس مهرەبان خان. سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کورسات نیوز. سەبارەت بە بوونی دەستور، بێگومان بوونی دەستور بۆ هەر وڵاتێک، بۆ هەر وڵاتێکە حکومڕانی یان هەرێمێک حکومڕانی تێدا بکرێت گرنگە. هەرێمی کوردستان لە ساڵی 1992ەوە هەرێمەکە هەیە، دەسەڵاتێکی سەر بەخۆیە تا ڕادەیەک هەوڵ دراوە تەمان بۆ ئەوەی کە دەستورێکی هەبێ، بەڵام تا ئێستا نەکراوە. خۆتان دەزانن لە عێراق لە ساڵی 2005ەوە دەستور هەیە و دەستوری عێراقیش ڕێگەی داوە بۆ کە هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبێتن و ئەو هەوڵانە شەبووە. بۆ یەکەم جار من لەبیرمە لە خولی دووەمی پەرلەمان کە ئەو کاتە کاک عەدنان موفتی سەرۆکی پەرلەمان بۆ پرۆژە یاسایەک هەبوو بۆ ئەوەی یاسایەک بۆ ئەوەی دەستورێک بۆ هەرێمی کوردستان دابدرێ، بەڵام دیارە ئەو کاتە نەگەیشتنە ئەنجامێکی وە. باشە کاک ئارام، جگە لەو هەنگاوانی کە پێویستە بندێن بۆ نووسینەوەی دەستور، تا چەند گرنگە کە ڕاپرسی لەناو هاوڵاتیاندا بکرێت و ڕای هاوڵاتیان وەربگیرێت بۆی کە دەستورێک دابڕێژرێتەوە بۆ پێیکام دەستور پەیوەندی بە ژیانی هەموو هاوڵاتیەکەوە هەیە، گەورە تا بچووک لە هەر ئاست و لە هەر پێگەیەکدا بێت. تا چەند گرنگە کە ئەو ڕاپرسیە هاوڵاتیانیشی تێدا بێت؟ بێگومان بوونی دەستور بۆ هیچ حیزب و لایەنێکی سیاسی نییە، جلو بەرگ نییە بەبەر کەسێک کەسایەتیەک سەرکردەیەک یا حیزبێکی سیاسیدا بدورێت. دەستور پەیوەندی بە تاچی ئەم کۆمەڵەوە هەیە لە هەرێمی کوردستاندا. یعنی لە پرۆژەی دەستوریش، لە نووسینەوەی دەستوریش دەبێت پرس بە هەموو کەسێک بکرێ. من پێم وایە ئەمەی دوێنێ کە ئەم کۆبوونەوەی ئەمە لەسەر داوایەکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بوو کە بە نووسراوێک ئاڕاستەی پەرلەمانی کوردستانیان کردبوو کە داوا دەکەن کە مەسلەی پرۆژەی دەستور بێتەوە بەرنامە و کاری لەسەر بکرێتن و وەکو دەڵێ بەکار بخرێتەوە. ئەوە بوو دوێنێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەر فراکسیۆنەکاندا کۆبوونەوە ببورن. ئەم دەنگە زۆر ئەوەیە، دەنگە ئەگەر چارەسەری دەنگەکە بکەن خراپ نییە. جا لەسەر وەکو باسم کرد لە وەڵامی ئەم نووسراوەی سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەر سەرۆکی فراکسیۆنەکان کۆبووە بۆی مناقەشەی پرۆژە یاسای دەستور بکەن. دیارە پرۆژە یاسای دەستور هیچ پەیوەندی بە مەسلەی هەڵبژاردن و ئەوانەیە نییە. ینی وەکو باسم کرد گرنگە بۆ هەر هەرێمێک، بۆ هەر حکومەتێک کە دەستوری تایبەت بخۆی هەبیتن و ئەمەش نەک هەر لە پەرلەمان و لەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە لە نووسینەوەی دەستور دەبێ پرسوڕا بە زۆر ناوەندی تر بکرێت، بە زۆر کەسایەتی بکرێت. من پێم وایە ئێستا لە زانکۆکان مامۆستای زانکۆمان هەنا کە پرۆفیسۆرن لەو بارەوە
لە با بڵێن دەستوری وڵاتان لە شارەزا لە یاسا و دەستور دەبێ ئەمانە پرسیان پێ بکرێت دەبێ ئەمانە ڕایان وەرجێ بەشداری بکەن لەو لیژنانەی کە بۆ نووسینەوەی دەستوردا دادەندرێ یعنی چەندین ناوەندی توێژینەوەمانەیە من ئەگەر نمونەیەک بێنمەوە ئێستا ناوەندی توێژینەوەی ستاندارد مەسەلەن بۆ نمونونەکە مامۆستا مەسعود عەبدوخالق سەرپەرشتی دەکا ینی زۆر شارەزان لەو بارەوە زۆر درسۆزیشن لەو بارەوە چەندین زار پرۆژیان داوەتە لایەنە سیاسیەکان لە هەموو بوارێکەوە لەسەر دەستور لەسەر ئاشتەوایی لەسەر حکومڕانی. باشە پێ وایە کە بتوانین بڵێن بوونی دەستور دەبێت هەمای ئەوەی کە بەڵگەنامەیەک بێت بۆ هەرێمی کوردستان؟ بێگومان ئێمە ئێستا کە لە هەرێمی کوردستان چەندین موئەسەساتی ڕسمیمان هەیە سەرۆکایەتی هەرێم هەیە سەرۆکایەتی حکوومەت هەیە سەرۆکایەتی پەرلەمانمان هەیە سەرۆکایەتی دادگاکان هەیە یعنی ئەمانە زۆر زار بچینە تەزارۆب ینی لە نێوان دەسەڵاتەکاندا دروست دەبێت ئەگەر دەستورێک هەرێمی کوردستان خاوەنی دەستورێکی خۆی بی ئەو کاتە هیچ کێشەیەک لە نێوان ئەم دەسەڵاتانشدا دروست نابێ ینی زۆر زارەیە تەناخۆز هەبوو لە نێوان دەسەڵاتەکاندا لە نێوان دەسەڵاتی سەرۆکی هەرێم لەگە سەرۆکی حکوومەتدا یا لەگە سەرۆکی پەرلەماندا یاگەل لەگەر دادگاکاندا بۆیە بێگومان زۆر گرنگە بوونی دەستورێک بۆ هەرێمی کوردستان. باشە وەک خۆشت ئاماژەت پێدا کە دەکرێت گرنگ بێت لە چارەسەرکردنی کێشەکانە و دەشزانین کە لە کۆنەوە هەرێمی کوردستان یا خۆت کورد بە تایبەتی کۆمەڵێک گرفتی هەبووە لەگەڵ هەم لەگەڵ عێراقدا حکوومەتی عێراقدا و هەمیش لەگەڵ وڵاتانی دەرەوەدا ئەگەر بێت و دەستورێکمان هەبێت ناتوانانی دەتوانین بڵین کە دەتوانرێت ئەم گرفتانە بە شێوەیەکی باشتر یاخود ئاسانتر یاخود یاساییتر تێپەڕێنرێت و گرفتەکان چارەسەر بکرێن. بێگومان بوونی دەستورەکو باسم کرد ئەمە هەر پێویستە ینی هەرچەندە هەندێک جار مەرز نیێت و ئەگەر دەستوری شتە بێ هەندێک کێشە ڕوبەڕوود نەبێتەوە هەندێک یان هەموو کێشەکان بتوانین چارەسەر بکەیت. بۆ نمونەسە لە عێراقدا دەستور هەیە بەڵام کێشە هەیە دەستور هەیە بەڵام هەموو ڕۆژانە با بڵێن هێزە هەرێمایەتەکان هێرش دەکەنە سنووری حکوومەتی عێراق سنووری عێراق دەوڵەتی عێراق دەبەزێنن لە کاتێکدا دەستوری شەیە دەستوری شەیە بەڵام هەموو ڕۆژێ مەشاکل لە نێو دەوڵەتی عێراقدا لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بەڵام لەگەر ئەوەشدا گەر تەماشای هەرێمی کوردستانی بکەن هەرێمیشی ئارامترە لە زۆر ڕۆوە ئەگەر دەستورێک هەبێ وەکو باسم کرد بێگومان کێشەمان کەمتر دەبێ بە تایبەتیش بۆ ناوەخۆ بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە نێوان ئەم چوار دەسەڵاتە یعنی کە هەیە کێشەکان کەمتر دەبێتن و دەتوانین باشتر چارەسەری کێشەکان بکەین و لە زۆر شتی تریش ینی حتا تەنانەت لە پەیوەندە دیبلۆماسیەکان تو ئەگەر دەستورێکت هەبێ دەستور هەموو ئەو شتانە دیاری دەکات پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەر وڵاتانی دەرەوەدا دەستنیشان دەکاتن. ئێستا ئەمە نییە بەڕاستی ئێستا هەر حزبێکی سیاسی بە ئارەزووی خۆی پەیوەندی لەگەر وڵاتێک دەکات وەفتی دەڕوا وەفتی دێتن ئەو کاتەگە بە پێی دەستور بێ من پێم وایە بێگومان ئەو کێشەیەمان نابێتن یا کەمتر دەبێتەوە بۆیە زەرورە بۆ جارێشتر شتاکید دەکەمەوە بوونی دەستورێک بۆ هەرێمی کوردستان زەرورە و لە 30 ساڵی ڕابردوش بەبایە زووتریش ئەمە بکرابوایە. باشە کاگارم پێ دوانیە گرنگترین بابەت کە لە ئێستادا هەیە بابەتی هەڵبژاردنە کە تا ئێستا بڕیارێک نەدراوەوەی کە هەڵبژاردن لە چ کاتێکدا بکرێت وادەیەک دانرا بەڵام زۆربەی لایەنەکان باز لەوە دەکەن یاخۆ چاودێرانی سیاسی و خەڵوانی کە شارەزان لە بواری هەڵبژاردندا دەڵێن کە لەو وادێدا ناتوانرێت هەڵبژاردن ئەنجام بدێت ئەگەر دەستورێک هەبێت دەتوانێت ئەم پرسانەیەک لای بکاتەوە و کاتێک بە دیاریکراوی دابنرێت بۆ ئەوە ئەوەی ئێستا بە باسی دەکەین بوونی دەستور ئەمە هیچ ڕەبتی بە هەڵبژاردن نییە هەڵبژاردن کاتەکەی ئەمە لە مانجی نۆتەواو دەبێتن ئەمە ڕەبتی بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە ئەمە یعنی دەکرێت ئەمە ئیش لەسەر مەسلەی بوونی پرۆژەی دەستورەکە بکەین هیچ ڕەبتی بە هەڵبژاردنەوە نییە دەستور ناتوانێت قرارێک لە
هیچ ئەگەر دەستورێکە بێت هیچ بڕگەیەکی تێدا نابێت کە ئاماژە بۆ بکات کە هەڵبژاردننیش بێگومان هەر پەیوەندی بە ژیانی هاوڵاتیان و هەروەها پەیوەندی بە ئارامی وڵاتەوە هەیە لە بەرەوەی زۆربەی بابەتەکان لە پەرلەمان دەکرێت بڕیاریان لەسەر بدەگەر دەستورێکە بێت ناتوانرێت بۆ نمونە ئەم ناکۆکی کە هەیە لە نێوان لایەنەکاندا هیچ نەبێت خاڵێکە بێت لە دەستوردا کە ئەم ناکۆکیانە نەهێڵێت و بتوانرێت قەرار بدرێت کە هەڵبژاردن دەکرێت یاخود هەر بابەتێکی دیکەیەک لای بکاتەوە. بێگومان لە دەستوردا لە هەموو بوارەکانی کە پەیوەندی بە ژیانی خەڵکە هۆیە بە ژیانی تاچی کۆمەلگاوە هەیە دەستور هەموو ڕێگا و چارە و شوێنێکی بۆ دادەندرێتن بەڵام وەکو باسم کردیانە تۆ هەندێک جاران دواکەوتنی هەڵبژاردن لەوانەیە هۆکارێکەبی ئەمە دەکرێت لایەنە سیاسەکان ڕێکوتنی لەسەر بکەن ینی بەڵام بێگومان ئەگەر دەستور هەبێ ئاسانترە دەگەڕێنەوە بۆ ئەو بڕگە و مادەیە کە لە دەستوردا باسی کردووە چونکە دەستور بێگومان هەم سیستەمی حکومڕانی دیاری دەکا هەم ماوەی هەڵبژاردن لە هەرێمەدا دیاری دەکا یعنی هەم دەسەڵاتەکان دیاری دەکاتن هەموو ئەو شتانە ئاسانتر دەکاتن یعنی ئەمە زۆر زار وەکو کورد دەڵێن ئەگەر ئێمە بۆ کێشەکانمان لەگەر حکوومەتی عێراق بە پێویستەکە بگەڕێنەوە بۆ دەستورێکمان هەیە یعنی بەپێی ئەو دەستورە ئێمە داوا لە لایەنە سیاسەکانی عێراق بکەین کێشەکانمان لەگەر برایان لە عێراقدا چارەسەر بکەین ئەو کاتە بۆ ناخۆشمان هەمان شتە ینی کە تۆ دەستور هەبێ هەموو شتەکان لە دەستور بە وردیدا باسی دەکرێت بێگومان لە دەستوردا ئەو کاتە ئاسانترە. باشە کاک ئارام دەتوانین بڵین کە لە نەبوونی دەستوردا کە تا ئێستا هەبووە باسمان لە کۆمەڵێک زیان کرد باسمان لە کۆمەڵێک مەترسی کرد ئەو مەترسیانەی دیکە کە هەن لە نەبوونی دەستوردا لە هەرێمی کوردستاندا چین وەگەر بێت و ئێمە نەبینە خاوەنی دەستورێک لە داهاتووشدا ئەو مەترسیانەی کە دووبارەوە خود زیاتر دەبن لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کورد چی دەبن؟ ئەزانی چۆنە ینی نەبوونی دەستور ئێمە کە دەستور نییە زیاتر هەندێک یاسا هەیە کە لە پەرلەمانی کوردستاندا دەرچووە لەوانەیە ئیش زیاتر بەو یاسایانە کراوی و کە دەستور نەبێ حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە پێی قەوارە و دەسەڵاتی خۆیان لەوانەیە بە میزاجی ئیش بکەن بەڕاستی وەکو باسم کرد هەم لە پەیوەندی دیبلۆماسیەکان کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ینی پەیوەندی دیبلۆماسی زیاتر حکوومەت دەیکاتن لەگەر وڵاتانی تر بە تایبەتی بۆ زۆر شتی گرنگ لە بواری بازرگانی لە بواری ئابووری لە بواری کللتوریدا ئەمانە زیاتر کاری حکوومەتە بیکاتن بەڵام کاتێک تۆ دەستور نییە زۆر جار ئەم تێکەڵاوێ دەبێتن ئەم هەموو ئەو پەیوەندیانە حزب دەیکات لەگە وڵاتانی دەرەوە لەگە وڵاتانی ئەقلیمی کە ئەمە بمانەوێ نەمانەوێت زیان بە پرۆسەکەمان دەگەێنێ زیان بە هەرێمەکەمان دەگەێنیتن. باشە کاگەرم کاتە دەکرێت خۆت با بڵین پێشنیاری تۆکو چاودێرێکی سیاسی وەکوەوەی کە شارەزای لە بواری دەستوردا ئەگەر بابین باسی بکەین گرنگترین میکانیزم کە دابنرێت بۆ نووسینەوەی دەستور پێویستەکە لە ئێستادا چی بێت بۆ ئەم کاتەی ئێستا؟ وەکو باسم کردە و کۆبوونەوەی دوێنە سەرۆکاتی پەرلەمان لەگەر سەرۆکی فراکسیۆنەکان لەسەر داوای دووسراوێکی سەرۆکایەتی هەرێم بۆ کە داوا دەکا ئەم ئیش لەسەر پرۆژە دەستور بکرێتەوە بیخێنەوە بەرنامەی پەرلەماندا دیارە ئەمە تەنها بۆ گفتوگۆ و مناقشەکردنە یعنی کە ئەگەر فراکسیۆنەکان لەسەر ئەمە گەیشتە جێ ئەوجا و کاتە لجانی بۆ دروست دەکرێت هەم لە پەرلەمان هەر من پێویستەوەکو باسم کرد لە دەروی پەرلەمانیش لە خەڵکی معنی بە دەستورۆکو باسم کرد ئێمە چەندین زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستان زانکۆکان خەڵکی بەتوانا و لێهاتویان تێدا و شارەزا لەو بارە وەکو باسم کرد چەندین سنتەری توێژینەوە هەیە لە هەرێمی کوردستان لە نمونەی سنتەری ستاندارد باسم کرد کە خەڵکی ئەکادیمی و شارەزا و درسۆزی تێدا لەو بارەوە ئەوانە بەشداری پێ بکرێن ئەجا دوای ئەوەی کە لە ئەم پرۆژەیە لە پەرلەمان دەخرێتە بەردەم هەموو ئەندامانی پەرلەمان ئەگەر ئەندامانی پەرلەمان دەنجیان لەسەردا ئەو کاتە بێگومان دەخرێتە بەردەم گەل یعنی دەبێت ریفراندۆمی بۆ بکرێ بۆ دەنگدان
لەسەر ئەو دەستورە ینی پەرلەمان خۆ ناتوانانی ئەمە بڕیاری با بڵێن دروستکردنی یان با بڵێن هێنانەکایی دەستورێک بداتن. ئیشەکانی ئەوان ئەوەی وەکو باسم کرد ئێستا لەگەر فراکسیۆنەکان لەگەر لایەنەکان لەگەر نەتەوەکانی تر و دوجاریش وەکو باسم کرد دەبێت لەجانی بۆ پێک بێ لە نەک هەر لە ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمانیش و خەڵکی پسپۆر و شارەزا چونکە وەکو باسم کرد ئەمە تەنها پەیوەندی بە حزبێکی سیاسی یان بە حزب حکومڕانەکانی هەرێمی کوردستانەوە نییە، پەیوەندی بە هەموو ئەو کەسانەوە هەیە کە لە دەرەوەی پەرلەمانیش کە لە دەرەوەی حکوومەتیشن کە کورسیشیان نییە و بە هەموو تاچێکی کۆمەڵ کە بە هیچ پەیوەندێکی ئینتیمایەکی سیاسی لەگەر هیچ حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا نیە. دەستور بۆ هەموو تاچێکی کۆمەڵە لە هەرێمی کوردستاندا، بۆیە من پێم وایە پەلەکردنی ناوێ، بەڵام درەنجی شەخۆمە ئەمە لە 32 ساڵە هەرێمی کوردستان حکومڕانی خۆی دەکاتن و وەکو باسم کرد یەکەم پرۆژەش بۆ دەستوری هەرێمی کوردستان لە 2005 و لە خۆلی دووەمی پەرلەمانەوە هەبووە، کاتی هەبێ بەڵام لە ئێستاوە ئیشی لەسەر بکرێت جا کاتی چەند پێویستە، بەڵام گرنگ ئەوەیە ئێمە دەستورێکمان هەبێ کە لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان دابێت لە سەرجەم پێکاتەکانی هەرێمی کوردستاندا و ینی کێشەکانمان بۆ حەل بکە، ینی مادە و برگەکانی بە شێوەیەک دابڕێژرێت کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێ بەبێ جیاوازی و ئەم حکومڕانیە کە هەیە ئەم دەسەڵاتانەیە کە هەیە بەریەکەوتن لە نێوان دەسەڵاتەکاندا زیاد بکاتەوە، بەریەکەوتن نەبێتن بۆ ئەوەی بتوانین حکومڕانێکی زۆر باشتر لەوەی ئێستادا بێگومان ئەوەی ئێستاکە خۆ دەبینین لە هەر هاوڵاتیەکیش بپرسی گلەی هەیە لەم حکومڕانیە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ. بۆیە ئومێد دەکەم ئەم کۆبوونەوەی دوێنێ کە کرا بەردەوام بێتن و بتوانین بگەینە ئەنجامێک بۆ ڕەشنووسی ئامادەکردنی ڕەشنووسی پرۆژە دەستورێک بۆ هەرێمی کوردستان و دواتریش لە دوای ئەوەی لە پەرلەمانیش کۆتایی دێ بدرێتە بخرێتە بەردەم گەلەوە. باشە، بەڵێ زۆر سپاس بۆ ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی، سپاس کە ئامادە بووی لەگەڵمان.